ڕەنگە لە ئەوروپا گەورەترین ئاهەنگ لە شاری بالینا لە ئایرلەندا سازکرابێت سەرەڕای داخستنی شوێنە گشتیەکان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە بەردەم ماڵی باپیرە هەرە گەورەی باپیری سەرۆکی هەڵبژێرا و جۆ بایدندا ئاهەنگ سازکرا. چاوەڕێمان نەئەکرد بۆیە زۆر دڵخۆشکەرە بوو ئێمە بە دڵنیاییەوە زۆر خۆشحاڵین بە شێوەیەک کە ناتوانین بە وشە دەری ببڕین. بایدن زۆر جار باسی شانازی خۆی کردووە بە ڕەگەزە ئایرلەندیەکەیەوە. هۆشداریشی بە بەریتانیا داوا کە چوونە دەرەوە لە یەکێتی ئەوروپا نابێت ئاشتی لە ئایرلەندای باکوور بخاتە مەترسیەوە. ساڵی ڕابردووش بۆریس جۆنسنی سەرۆکوەزیرانی بەریتانیای بە کۆپیکراوی داناڵد ترەمپ ناوبرد. بۆریس جۆنسن ڕۆژ یەکشەمە وتی ئەو پەرۆشە بۆ کارکردن لەگەڵ بەڕێوەبەرایەتی نوێدا. من پێم وایە شتی زۆر زیاتر هەیە حکومەتەکەی ئەم وڵاتە و حکومەتەکەی واشنگتن لە هەر کاتێک و لە هەر قۆناغ زیاتر یەک بخات تا ئەوەی دابەشمان بکات. یەکێتی ئەوروپاش پێشوازی لە هەڵبژاردننی جۆ بایدن کرد. پێکەوە بەرهەڵستی بەڕێنگاریە جیهانیەکانەکەین پەتای کۆرۆنا و دەرئەنجامە خراپەکانی بۆ سەر ئابووری گۆڕانکاری کەش و هەوا و لە دەستدانی فرەچەشنەیی بایۆلۆجی یاسای پێویست بۆ ئابووری دیجیتاڵ و کۆمەلگا ئاسایشی جیهانی و چاکسازی سیستەمی فرەلایەنی بنەماکان. شیکەرەوە ئیندەرجیت پارمار لە زانکۆی سیتی لە لەندەن پێی وایە مەرج نییە ئەوروپا چاوەڕوانی ئەوە بکات کە هەروە ئاسان بێت. بەڕەچاوکردنی ئەو ژینگە پڕ پێشبڕکێ ئامێزە پێم وایە ئەمریکا بەردەوام دەبێت لە سازکردنی سەودا و مامەڵەی قورس ڕێکەوتنە بازرگانیەکان لەگەڵ یەکێتی ئەوروپا بۆ بەریتانیا ئاسان نابێت و پێم وایە ناتۆ بەڵێ پێم وایە داوای ئەوە ئەکەن کە ئەوروپایەکان زۆر زیاتر هەنگاو هەڵبگرن. ڕۆژی دووشەممە سەرۆکوەزیرانی ئەڵمانیا ئەنگێلا مێرکڵ وا دەردەکە و دان بەو بربەرەکانیەدا بنێت. ئەمریکا هاوپەیمانی گرنگی ئێمەیە و هەردەمێنێتەوە بەڵام وا چاوەڕوان دەکرێت لێمان بەڕاستی هەوڵی بەهێزتر بدەین بۆ ئەوەی ئاگامان لە ئاسایشی خۆمان بێت. ئەوروپا هیوادارە جۆ بایدن هەوڵ بدات دووبارە بگەڕێتەوە بۆ نێو ڕێکەوتنە ناوەکیەکەی ئێران. ئیسرائیل بە توندی دژی ئەمەیە لە پەیامێکی ڤیدۆییدا سەرۆکوەزیرانی ئیسرائیل پیرۆزبایی لە جۆ بایدن دەکات و ئاماژەی بەو ڕێکەوتنە نەدا. وەک دۆستێکی گەورەی دەوڵەتی ئیسرائیل دەیناسم. وەزیری دەرەوەی ئێران جەواز زەریف لە تویتەر نووسیوێتی ترامپ لە دوای 70 ڕۆژ دەڕوات بەڵام ئێمە بۆ هەمیشە لێرە دەمێنینەوە. پشبەستن بە بێگانەکان بۆ دابینکردنی ئاسایش هەرگیز یاریەکی زۆر باش نییە. ئێمە دەست بۆ دراوسەکانمان درێژ دەکەین بۆ گفتوگۆ لە پێناو چارەسەرکردنی ناکۆچەکان. چین لە ناو جەرگەی شەڕی بازرگانیدایە لەگەڵ واشنگتن. میدیاکانی دەوڵەتی چین گوتیان هەڵبژاردننی جۆ بایدن وا دەکات زیاتر پێشبینی شتەکان بکرێت. لە هۆنگ کۆنگ لە کاتێکدا خۆپیشاندانی دیموکراسی دژی پەکین بەردەوامە هەندێک ترسیان لەوە هەیە ئەمریکا هەڵوێستێکی نەرمتر بنوێنێ. لەو باوەڕەدام لە کاتێکدا لە زۆر وڵاتدا حکومڕانی تۆتالیتاری لە بەرزبوونەوەدایە بەڵام زۆرتر نزیکبوونەوەی بایدن هەرچەندە زیاتر ئاشتی خوازانە بێت یان کەمتر بەڵام زیاتر سەلار و سەنگینە. هەتا ئێستا بە فەرمینە پەکین و نەمۆسکۆ لێدوانیان نەداوە لەبارەی سەرکەوتنی جۆ بایدنەوە و ئەمەش ئاماژەیە بە بەردەوامی ئەو ئاڵنگارە یاسایانەی ئەنجامەکان کە بەهۆی سەرۆک دۆناڵد ترەمپەوە لە ئارادایە.